کۆمەڵی دادگەری هاوشێوەی شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە گەرمانیش ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ کردو و بە گەرم و گوڕێەوە بەردەوامە. لەو چوارچێوەیەدا بەرپرسی بازنەی هەڵبژاردن لە گەرمیان و وەفدێکی ئەنجومەنی باڵا لەگەڵ بەرپرس و ستافی مەڵبەندی کەلار و ئەنجومەنی کۆمەڵی کفری پۆبوونەوە و تاوتوی و هەنگاوەکانی ئامادەسازیان بۆ هەڵبژاردن کرد. تا من خوا دینی بۆ حکم ناردووە، من لێرەوە دەست پێ ئەەکەم حکومەتێک حکمێکی بچووکە گەورەیەکەمەوە بۆ ڕۆژە لە ڕۆژان لەبەر ئەوەی مسلمانان خۆیان ساحێبی حکم بن. ئەنجومەنی باڵا زۆر گرنگن سەردانی مەڵبەندەکان و ئەنجومەنەکان و ئەوانە ئەندامەکان خۆمان بکەن لەبەر ئەوەی ئەندامەکان نەختی ساردیان پێوە دیارە، ئەمانە ئەگەر بێن هیممەتێکیان نەداتێ گرنگیەک ئەبەخشێ بە پرۆسەکە. لە هەردوو کۆبوونەوەکەدا وەفدی باڵای کۆمەڵی دادگەری ستایشی هەوڵ و چالاکیەکانی سنووری گەرمیانی مەڵبەند و ئەنجومەنی کەلار و کفری کرد و دووپاتیشی کردەوە کۆمەڵی دادگەری هیوا و متمانەی بە گەرمیان و گەرمیانیەکانە کە وەک هەمیشە زوڵم و ستەم ڕەت بکەنەوە و پشتیوانی حەق و دادگەری بن. ئێمە لە سنووری مەڵبەندی گەرمیان هەرچی هەوڵ و توانامانە یەخێنە کار بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە کە لەم کاتەیە ئێمە کاندیدمان هەیە و لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانە دەنگدەرمان هەیە. پێمان خۆشە ئەداتێک بین بۆ ئەوەی کە ئەندامانمان گەرم و گوڕ بکەینەوە و ئەم گەرم و گوڕکردنەوەیش پێویستمان بە کۆڕ و کۆبنەوە و چەندین سیمینار و ئەو بابەتانە هەیە تا هەڵبژاردن بەم شێوازە بەردەوامە بێ و دوای ئەوش هەر بەردەوامە بین بەڵام بە شێوازێکی تر و ئاسایی. زنجیرە کۆبوونەوەکانی کۆمەڵی دادگەری لە گەرمیان بە ئامانجی لە نزیکەوە ئاگاداربوون لە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی بیستی دە و تەواوی کاروبارەکانی کۆمەڵی دادگەری لە سنوورەکە. هەروەها پێدانی چەندین ڕێنمای و ڕاستپاردەی پێویستە بە ئامانجی بەڕێوەبردننی دیوانگەشەیەکی کاریگەری هەڵبژاردن لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق. هارون ڕەشید، کاناڵی ئاسمانی پەیام، کەلار.